سەبارەت بە ڕەوشی منداڵانی توشببووی شێرپەنجە دکتۆرە پەیمان عەلی ئیحسان سابیر پزیشکی پسپۆری نەخۆشی منداڵان و نەخۆشی خوێن و سەرۆکی بەشی نەخۆشی شێرپەنجە و خوێنی منداڵان لە نەخۆشخانەی نانەکەلی لەگەڵمانە بێت. دکتۆرە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ژمارەی توشببوون بە نەخۆشی شێرپەنجە لە منداڵان لە هەرێمی کوردستان چەندە؟ ئەم کاتتان باش دەستخۆشیتان لێەکەم. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەنسبەتی ڕێژەی توشبووانی شێرپەنجە لە نەخۆشخانەی نانەکەلی ئەوانەی کە تۆمار کراون لە ساڵی 2023 نزیکەی 120 نەخۆشمان تۆمار کرابوو. بەڵام ئەگەر بێت و بە شێوەی گشتی وەریگرین لە 2005ەوە هەتاکۆ ئێستا لە 2000 نەخۆش زیاتر تۆمار کراوە لە نەخۆشخانەکەمان. زۆر باشە. بۆ منداڵان بە جۆرە و جۆری شێرپەنجە زیاتر کام جۆرەیان تووشی منداڵانە بێت؟ خۆی بەتەکیدی لە مناڵانە جۆری شێرپەنجەکانی ئەوەی کە لە خوێنایە زیاترە نسبەتەکەی وەکو لە شێرپەنجەی گرێ، بەعکسی ئەوەی کە لە گەورانایە. لە گەوران ئەیبینی شێرپەنجەی مەمکە، شێرپەنجەی سیەکانە، شێرپەنجەی قۆڵۆنە، ئەوانە ڕێژەکەیان زیاترە. لە منداڵانە بە شێوەیەکی عام عالەمیەن ڕێژەی شێرپەنجەی خوێن بە هەردوو جۆرەکەی ALL و AML ڕێژەکەی زیاترە، ئەگاتە نزیکەی 160 زیاتر. ئەو دوایی تر شێرپەنجەی گرەی لمفاویە، شێرپەنجەی گورچیلەیە یان شێرپەنجەی مێشکە بە ڕێژەیەکی کەمتر تووشە بن. زۆر باشە. ئەو جیاوازیە بۆچی هەیە؟ بۆچی لە منداڵان لە ناخوێندایە بۆ گەورەکان جیاوازە ئەمە؟ هۆی ئەوە ئەتیما دەکاتە سەر عالەمیەن ئەو تەسیری جینات زۆر تەسیر ئەکات لە دروستبوونی شێرپەنجەی خوێن لە منداڵانە، بەتایبەت ئەگەر بێت و خەلەلێکی جینی هەبێ یان عاملێکی ویراسی هەبێ وای لێ ئەکا کە دروستبوونی شێرپەنجە لە مخی ئێسکا زیاتر بێ ڕێژەکەی، وەکو لە شێرپەنجەکانی با بڵێن گورچیلە یان جەرگ و یان سیەکان. زۆر باشە. دکتۆرە پەیوەندی بە عاملی ویراسیەوە هەیە. زۆر باشە. ناتەوە. ئامارەکان ساڵانە چۆنە؟ بەرزە بێتەوە، دابەزێ؟ هەتاکو ئێستا کە ئێمە هەستمان نەکردووە کە بڵێ ڕێژەی شێرپەنجە ئەوەی کە هەیە لە کوردستانە لە نسبەی عالەمی تێپەڕی کردبێ، هەر لە هەمان سنوورایە، لە هەمان ڕێژە و نسبەیە. بەڵام لەگەڵ زیادبوونی دانیشتوانی هەرێمی کوردستان، زیادبوون لە خەڵک کە زیاتر وشیارە لە نەخۆشی شێرپەنجە، تەشخیصکردنەکەی و دۆزینەوەی نەخۆشیەکە بە زووترین کات، ئەوە وای لێ کردووە ڕێژەی تەشخیصەکە زیاتر بێ، لەبەر ئەوە وا بۆمان دەرئەکەوێت کە ڕێژەی شێرپەنجەکان زیاتر بووە. خۆی ڕێژەکە زیاتر نەبووە، ئەتوانین بڵین زیادبوونێکی هەیە لەگەڵ زیادبوونی ژمارەی خەڵک، ژمارەی دانیشتووان و ئەو ئامێرانەی کە هەیە ئێستاکە بۆ تەشخیصی ئەو نەخۆشیە وای لێ ئەکا کە زووتر ئەو نەخۆشیە تەشخیص بکرێت. لەوانەیە 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێش ئەو نەخۆشە بە هیچ شێوەیەک تەشخیص ناکرا و حاڵەتەکەی بەرەو خراپی ئەڕوا بەبێ ئەوەی کە نەخۆشیەکەی بدۆزرێت. زۆر باشە. دکتۆرە ڕێژەی چاکبووە لە منداڵاندا چەندە؟ ڕێژەی چاکبوونەوەکە طبعاً ئەتیماد ئەکاتە سەر لە چ کاتێکا تەشخیص ئەکرێ. ئایا ئەو مەرحەلەی تەشخیصی کە نەخۆشیەکەی ئەدۆزرێتەوە لە مەرحەلە یەکە، لە مەرحەلە دووە، لە مەرحەلە سێیە، چوارە، مەرحەلەکەی بڵاو بۆتەوە لە جەستەی یان لە مەرحەلەیەکەیە کە ئەتوانی زووتر کۆنتترۆلی بکەی. ئەمە یەک. ئەتیما دەکاتە سەر تەمەنی ئەو مناڵە. هەنێجا ئێمە شێرپەنجەمان هەیە لە خوارووی تەمەنی 1 ساڵ یان خوارووی 6 مانگ دەست پێ ئەکا، زۆر زەحمەتە لەو تەمەنەیە عیلاجی کیمیاویەکە وەربگرێ. ئەمە یەک. دووش ئەوێنێتە سەر ئەوەی کە ئایا ئەو شێرپەنجەیە لە چ جۆرێکایە. هەنێ تەصنیفاتی عالەمی هەیە، ئەتیماد ئەکاتە سەر تاقیگە، ئەتیماد ئەکاتە سەر جۆری خانەکان، ئەوە کە تەحدیدی ئەکات جۆری ئەو نەخۆشیە چییە. ئەنجا ئەوە بە گوێرەی ئەوە با بڵێن ئەتوانین بڵێن ڕێژەی چاکبوونەوەیان زۆرە یان کەمە. بە تاکیدی چاکبوونەوە لە
نەخۆشی خوێن جیاوازە وەکو لە گورچیلا جیاوازە وەکو لەگەڵ شێرپەنجەی ئێسک یان شێرپەنجەی مێشک. باشە دکتۆرە بچووکترین منداڵ کە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە لای ئێوە تەمەنی چەندە؟ بچووکترین مناڵ هەتاکو ئێستاکە لە تەمەنی 15 ڕۆژە بینیومانە ئەوەی کە ئەتیبار ئەکرێ مناڵەکە توش بووە وەکو کاتێ لە زگی دایکی بووە. یعنی خانەکان هەر لەو کاتەوە دەستی پێکردووە بە گۆڕانکاریەکی کە نیشانەکانی لێ دیاری بووە لە تەمەنی 15 ڕۆژە نەخۆشمان بۆ هاتووە بە شێرپەنجە و نەخۆشمان هەیە ئێستاکە تەمەنی 2 مانگە. زۆر باشە دکتۆرە ئەو نەخۆشخانەی کە سەردانی ئەوەکەن بەگشتی نەخۆشخانەی نانەکەلیەکەن لە خوار و ناوەڕاستی عێراقیشەوەیەن یعنی هەموو پێداویستیانەی بۆ چارەسەری نەخۆشێکی شێرپەنجە پێویستە لە نانەکەلی هەیە؟ ئێمە نەخۆشەکانمان ئەوانەیە کە دێن ڕاستە ئەوانەی لە هەرێمن هەرنێ نەخۆشمان هەیە لە محافەزاتەکانی ترەوە دێن وەکو لە مووسڵ لە کەرکووک نەخۆشمان هەیە لە بەغداوە هاتووە لێرە چارەسەری نەخۆشیەکەی بکات هەرچەند لە بەغدا نەخۆشخانەی زۆر هەیە بۆ ئەوەی چارەسەری ئەو نەخۆشیە بکات بەڵام زۆر نەخۆشمان هەیە ئێرەیان پێ باش بووە وەکو کە بینیویانە خزمەت گوزاریەکەی کە هەیە لە نەخۆشخانەکەمان لە ئاستێکایە زۆر پێی مرتاح بوون و زۆر پێیان باش بوو. ئەمێنێتە سەر ئەوەی کە ئەو شتانەی کە دابین ئەکرێت لە نەخۆشخانەی نانەکەلی فحسەکانی سەرەکی فحوساتی سەرەکی هەمووی دەرمانی تایبەتمان لایە دەرمانی عیلاجی کیمیاویمان لایە دەرمانەکانمان بە ڕێگای وەزارەتی تەندروستیەوە دێ هەنێ دەرمانمان هەیە لە بەغداوە دێ بە تایبەت هەنێ لە عیلاجە کیمیاویەکان و بعضی جارش دەرمان هەیە لە لامان بەدەست ناکەوێت نەخۆشیەکە ناچار ئەبێت لە دەروی نەخۆشخانەکە بیکڕێت. زۆر باشە کەواتە هیچ نەخۆشێکی شێرپەنجە پێویست ناکات ڕاوانەی دەروی وڵات بکرێت. ناتوانین بڵێن نەخۆش نییە پێویستی بە دەروی وڵات نەبێت بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ئێمە هەتاکو ئێستاکە سنتەری بە شێوەیەکی گشتی ئێستاکە ئێمە جارێک بڵێ چارەسەری چاندنی مخی ئێسک لە تەنها لە نەخۆشخانەی هیوا هەیە بە هەموو جۆرێکی چاندنی مخی ئێسکەکە لەوێ ناکرێت هەنێجا ئەو نەخۆشانە پێویستیان پێیە بە فحوساتێکی تایبەتیان بە هاپلۆ کە لێرە ناکرێن مەجبوری ئەو نەخۆشە بێ ڕەوانەی دەروی بکەین. هەنێ جۆری ئەمەلیات هەیە هینی مێشک لەوانەیە لە کوردستانە نەکرێت پێویستی بە ڕەوانەوەکردن بکرێت بۆ دەرەبەی وڵات و ناتوانین بڵێن ئێمە هەموو جۆرە چارەسەرکردنەکەمان لێرە هەیە. زۆر باشە پێم خۆشە پەیامی تۆ بگەێنم بە حکومەت دکتۆرە پەیمان چی پێویستە کە بۆ ئێوە بکرێت؟ وڵاهی ئێمە لە نەخۆشخانەی نانەکەلی هەوڵێکی زۆر دراوە کە هەموو شتێک دابین بکرێت بۆ نەخۆشەکان بەڵام بەڕاستی زۆر شت هەیە هەتاکو ئێستاکە ئێمە پێویستیمان پێیە کە دابین بکرێت. بۆ نمونە من لە نەخۆشخانەیەکی وەکو نانەکەلی کە مامەڵە ئەەکەین لەگەڵ نەخۆشێکی زۆر سەخت لەگەڵ حاڵەتێکی زۆر ماندوو هیلاک نەخۆشەکە ئەگەر بێت و پێویستی بە چاودێری چڕ بێت من چاودێری چڕم نییە لە نەخۆشخانەکە بە مەجبوری ئەبێ هەوڵ بدەم ئەو نەخۆشە بە حاڵەتێکی زۆر هیلاک و ماندوو شوێنێکی بۆ دابین بکەم لە نەخۆشخانەکانی تر ئەوش زۆر بە زەحمەتی بەدەستمان ئەکەوێت چونکە زۆربەی جارەکان لە نەخۆشخانەکانی تر چاودێری چڕ بێدی بەتاڵیان نییە. یعنی ئەوە یەکێکە لە کێشە گەورەکانمان کە ئێمە لەگەڵ مناڵەکانی ئەوانەیە کە حاڵەتی تەندروستیان باش نییە بەرەو ڕوو ئەبینەوە. خۆزگا ئەگەر بێت و چاودێری چڕ لە نەخۆشخانەکەمان دابین بکرێت بۆ ئەوەی نەخۆشەکانمان ڕزگارکەین لەو حاڵەتە ماندوانەی کە ئەبنتیایە. بەڵێ بە هیوای زوو چاکبوونەوە بۆ نەخۆش دەرمانەکانش بە تاکیدی یعنی بە تاکیدی دەرمانەکان زۆر ضروریە هەنێکی هەیە ڕۆژانە بەکاری ئەهێنن بەعزێجا بەدەست ناکەوێت وی ڕاستە ئێمە زۆربەی دەرمانەکان دابین کراوە بەڵام لەگەڵ ئەوەشە زۆرجا دەرمانمان هەیە بەدەست ناکەوێت نەخۆشەکان زۆر بە زەحمەتی لە بازاری دەرەوە بەدەستیان نەکەوێت. بەڵێ بە هیوای زوو چاکبوونەوە بۆ نەخۆشانی لەلایەکی ترەوەش بە نسبەتی فحوساتی بەڵێ بەرداوە بەس یەک خاڵێکی ترش هەیە لە نسبەتی فحوساتی جینات فحسی جینات و فحسی کرۆمۆسۆمات فحسێکی زۆر گرانە
کە هەموو نەخۆشەکان پێیان هەماستی ئەو فەحسە دائیما لە دەرەوەی نەخۆشخانەکە بیکەن لەسەر ئەستۆی خۆیان خۆزگا ئەگەر بتوانین ئەو فەحسانە بتوانین دابین بکەین لە نەخۆشخانەکەمان چونکە عالەمیەن ئێستا کە چارەسەرکردنی ئەم نەخۆشیە اعتیماد ئەکاتە سەر فحوساتی جینات ئەو فەحسانەش زۆر گرانن بەڕاستی لەسەر ئەستۆی نەخۆشەکان زۆر گرانە کە فەحسەکان بکرێت. بەڵێ دکتۆرە پەیمان عەلی ئیحسان پزیشکی پسپۆڕی نەخۆشی منداڵان و نەخۆشی خوێن و سەرۆکی بەشی نەخۆشی شێرپەنجە و خوێنی منداڵان لە نەخۆشخانەی نانەکەلی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.